لە ساڵیادی موشکبارانکردنی بارەکەکانی کۆمەڵ لە خورماڵ دوو شایەت حاڵ باز لە ڕووداوەکە دەکەن کە بەستەمێکی گەورەی ناو دەبن بەرامبەر کۆمەڵ ئەمریکاوە و پەیمانەکانی ئەنجامیاندا. ئێرە ئەم شوێنەی کە لێی وەستاوین ئەمە بارگای مەکتەبی عسکەری بوو و بارگایەکی ترمان هەبوو لە نزیکی مەکتەبی عسکەری و کە بارگای هێزی ڕاپەڕین بوو، بارگایەک لەو بەرەوە بوو کە بارگای هێزی سەفین بوو و بارگایەکی تریشمان لەسەر ئەو بەرزایی سەرەوە کە بارگای هێزی بەدر بوو. بۆی ئاماژە بەم چوار شوێنەکەم کە ئەو چوار شوێنە بەداخەوە ئەو شەوە کە طبعاً کۆمەڵ زۆر دوور بوو لەو وەزعی کە ئەو شەڕ و هەرا و ناڕەحەتیانەی کە لەو سنوورەیە هەبوون. بەداخەوە یەکەم ئامانج یەکەم هەدەف کە لە سنوورەکەیە بوویە هەدەف مەقەڕەکانی ئێمە بوو، ئەمەی مەکتەبی عسکەری و ئەو سێ شوێنەی کە باسم کرد. ئەو شەوە لە دەوروبەری سەعات 12 بەداخەوە ئەو شەڕە ڕوویدا و ئەو ساڕۆبارانە لەم سنوورەیە ڕوویدا و ئێمە زیاتر لە 40 کەسمان لێ شەهید بوون و زیاتر لە 60-70 کەسمان بریندار بوون. سلمان عەباس کادرێکی دیکەی کۆمەڵە و باز لەوە دەکات سەرکردایەتی کۆمەڵ حەکیمانە لەگەڵ ڕووداوەکە مامەڵەیان کرد، ویسترا کۆمەڵ بە شەڕەوە تێوە بگلێنن، بەڵام کۆمەڵ خۆی پاراست و ڕێگری کرد لە هەڵگیرساندنی شار. طبعا ئەو بارودۆخەی کە ڕووی لە عێراق کرد لە دوای 11 سێپتەمبەر بارودۆخێکی تایبەت هات بەسەر عێراق و ناوچەکە بەگشتی و ئەم ناوچەیەش بە تایبەتی ئەم ناوچەیە بووە شەڕگەیەک کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و دادگەری ئێستش زۆر هەوڵیدا کە تێوە نەگلێ بەو شەڕەوە بەڕاستی و هەندێک دەست هەبوو بۆ ئەوەی هەوڵیان نەدا ئەیان ویست خوازیاری ئەوە بن کە کۆمەڵی دادگەری بچێتە ناو ئەو شەڕەوە بەڕاستی، بەڵام کۆمەڵ توانی زۆر بە حەکیمانە زۆر بە ئاخڵانە لەو مؤامەرەیە لەو پلانێک کە بۆیان دانابوو بەڕاستی خۆی ڕزگار بکات. طبعا ئەو هێرشانەیش کە کرایە سەر ئێمە بەڕاستی چاوەڕێەوەمان نەدەکرێ ئێمە، چونکە ئێمە لەگەڵ ئیدارەی سلێمانی لەگەڵ برادرانی یەکێتی نیشتمانی ئیتیفاقیە و ڕێکەوتن و تەنسیقمان هەبوو لە نێوانیا بۆ ئەوەی لە ڕاستیا شتێکی چاوەڕوان نەکرا بوو لەلایەن ئێمەوە. لە شەوی 21 لەسەر 22 مانگی 3 ساڵی 2003 ئەمریکا و هاوپەیمانەکانی لە خورماڵ و هەورامان ژمارەیەک بارەکای کۆمەڵی کردە ئامانج و زیاتر لە 40 پێشمەرگە شەهید بوون و دەیانی دیکەش بریندار بوون. ئەمریکا بە ئەنجامدانی ئەو هێرشانە ئەستەمێکی گەورە و تاوانێکی دیکەی بۆ مێژووی خۆی نووسیەوە بێ ئەوەی کۆمەڵ بەشێک بێ لە شەڕ و ململانی ناوخۆیی بە ئامانج گیرا و دڕندانە پەلاماردرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی خورماڵ.